I think what's happening there is going to turn into a massive humanitarian. لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بە ڕەوشی غوتەی خۆرهەڵات پاڤێڵ تاڵەبانی وتی لەو باوەڕەدام ئەوەی کە ڕوودەدات قەیرانێکی مرۆیی گەورەیە و ئێمە وەک کورد بەو جۆرە ڕووداوانە ئاشناین و زۆر گرنگە کە بە زووترین کات کۆمەڵی نێودەوڵەتی یارمەتی و کۆمەکی مرۆیی بگەێنێتە دانیشتوانی ئەو شوێنە. لە وەڵامێکی دیکەدا سەبارەت بە بەکارهێنانی بۆمبی گەورە و گازی کلۆر لە شەڕ و ململانەکانی سووریادا ئاماژەی بەوە کرد. بارودۆخەکە زۆر ئاڵۆزە و پێویستە کۆمەڵی نێودەوڵەتی بە خێرایی مامەڵی لەگەڵ بکات و کارێکی یەکلاییکەرەوە ئەنجام بدات. لە وەڵامێکی تریشدا سەبارەت بە شەڕ و ململانەی نێوان ڕژێمی ئەسەد و داعش و گرۆپە ئۆپۆزیسیۆنەکان و سەرکەوتن و پێشڕەویەکانی هێزەکانی ئەسەد پاڤێڵ تاڵەبانی وتی ئەوە مەترسیەکی ئێجگار گەورەیە بۆ ئێمە کە بەو شێوەیە بیر بکەینەوە. لە ئێستادا شەڕ و ململانەیە لە نێوان تورکیا و هەندێک لە هێزە کوردیەکاندا هەیە. هەموو ئەو شتانە دەبنە هۆی لاوازکردنی هەوڵەکان بۆ بەگژاچوونە و تێکشکاندنی داعش، چونکە هێشتا شەڕ لە دژی داعش کۆتایی نەهاتووە و ئێمە بەو شێوەیە هەلی ئەوەیان بۆ دەڕەخسێنین کە دووبارە خۆیان ڕێک بخەنەوە و خۆیان بەهێزتر بکەنەوە. سەبارەت بە بارودۆخی ناوچەکە و مەترسیەکانی سەرهەڵدانی داعش لە ڕابردوو ئێستادا پاڤێڵ تاڵەبانی ڕایگەیاند ئێمە لە کاتی خۆیدا باسمان لە ململانەکان و ئەو کێشانە کرد کە لە کوردستان ڕوبەڕوومان دەبوونەوە. وتمان ئەگەر ئێمە نەیان وەستێنین ئەوا دەگەنە ئەوروپا و ئەمریکا. زۆرێک باوەڕیان نەدەکرد، بەڵام بەداخەوە لە ماوەی چەند مانگێکدا هێرش و پەلامارەکانی داعشمان لەوێ بینی. لە ئێستادا دووبارە هەست بە نیگەرانی دەکەین، چونکە ئێمە تەرکیزمان خسۆتە سەر شتێکی دیکە و پاڵمان لێ داوەتەوە و پێمان وایە شەڕ لە دژی داعش کۆتایی هاتووە، بەڵام لە ڕاستیدا ئەو شەڕە کۆتایی نەهاتووە. لە ئێستادا بەهۆی کێشەکانی نێوان کورد و بەغداد و ناوچە جێناکۆکەکانەوە بۆ شایەکی گەورە لە ئارادایە و جم و جۆڵەکانی داعش ئەجگار زۆرن، بۆیە ئێمە پێشبینی کردەوەی تیرۆریستی زیاتر دەکەین. دووبارە دەڵێمەوە کە ئێمە لە ئێستادا ئەو جم و جۆڵانە دەبینین. ئەوەش ئەو شتەیە کە پێش چەند ساڵێک لەو بارەیەوە نیگەرانی بووین. لە وەڵامی پرسیارێکی تردا سەبارەت بە قۆناغی ئێستا و بەتایبەت لەو ناوچانەی عێراق کە لە داعش پاکراونەتەوە و ئەگەرەکانی دووبارە سەرهەڵدانەوەی داعش، پاڤێڵ تاڵەبانی وتی من لەو باوەڕەدام تەنانەت ئەگەر لەو ناوچانەی عێراق بارودۆخەکەش لەبار نەبێت ئەوە بە دڵنیاییەوە هێرش و پەلاماری تیرۆریستی ڕوودەدەن، چونکە لە ئێستادا لە عێراق بۆشاییەک هەیە کە لەوانەیە بتەقێتەوە و خراپترین سیناریۆش ئەوەیە کە دووبارە بارودۆخەکە لەو ناوچانە بۆ ئەوان لەبار بێت کە دووبارە سەر هەڵبدەنەوە. لە وەڵامی پرسیارێکی تردا سەبارەت بە کێشەی ئەو ناوچانەی کە سونەنشین و ئەگەری بوونی پەیوەندی لە نێوان بەشێک لە سونەکان و داعش بەڕێست پاڤێڵ تاڵەبانی وتی پێویستە کێشەی سونەکان بە زووترین کات چارەسەر بکرێت، بەڵام ئەو شتەی کە لە ئێستادا مای هەڕەشەیە بریتە لە ڕەوشی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداد. هێزە ئەمنیەکانی کورد ڕاهاتون مامەڵە لەگەڵ ئەو جۆرە هەڕەشانە بکەن و لەو کارەشدا لە ناوچە جێناکۆکەکان زۆر سەرکەوتوو بوون، بەڵام لە ئێستادا لەو ناوچانە نەماون. ئەوەی ئێستا لەو ناوچانەدا هەیە بریتە لە بۆشاییەکی تەواو، بۆیە داعش لەو ناوچانەدا کەوتۆتە جموجوڵ و دووبارە سەرقاڵی خۆڕێخستنەوەیە و من بۆ خۆم پێشبینی شەپۆلێک لە کردەوەی تیرۆریستی دەکەم لەو ناوچانە. ئەوەش دەبێتە هۆی دروستبوونی ناسەقامگیری لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو پەلامارە تیرۆریستیانە بە شێوەیەکی زیرەکانە ئەنجام دەدرێن و لەوانەش ئەو پەلامارە تیرۆریستیانە دووبارە لە ئەوروپا ڕووبدەنەوە. لە وەڵامی پرسیارێکی تردا سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو هەڕەشە تیرۆریستیانە لە ناوچەکە و دەستوەردانی سەربازی لەلایەن وڵاتانی جلهێزەوە هەر وەک چۆن لە ئەفغانستان و عێراق ڕوویدا، پاڤێڵ تاڵەبانی وتی لە ئێستادا ئەوەی کە پێویستە بکرێت بریتە لە دووبارە گێڕانەوەی سەقامگیری بۆ ئەو ناوچانە و پێویستە دووبارە کورد و حکوومەتی عێراق دەست بکەنەوە بە ئەنجامدانی وتوێژ و پێویستە کۆمەڵی نێودەوڵەتیش ڕۆڵێکی سەرەکی بگێڕێت، بە تایبەتی بەریتانیا کە دەتوانێت ڕۆڵێکی ئەجگار گەورە بگێڕێت بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی ئەمنی لەو ناوچانە، چونکە ئەوە وا دەکات کە داعش نەتوانێت دووبارە لەو ناوچانە خۆی بەهێز بکاتەوە و کردەوەی تیرۆریستی ئەنجام بداتەوە. لە وەڵامی دوایین پرسیاریشدا سەبارەت بە ئەولەویەت و کاری لە پێشینەی حکوومەتی بەغداد، پاڤێڵ تاڵەبانی وتی نیگەرانی من ئەوەیە لەگەڵ نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردنەکانی عێراق پێدەچێت لە بەغداد ئەولەویەتی تر لە ئارادا بێت. نیگەرانی سەرەکی من لەوەدایە ئێمە لە بەردەم هەڕەشەیەکی ئەمنی داین و پێویستە ئەوە چارەسەر بکرێت، چونکە ناکرێت دوا بخرێت بۆ دوای هەڵبژاردنەکە.